وەرزە ئەلەم کاتە هەڵێقەنین لە مانگی 3 لە 23 بەدوا لێ دێن سێو لێ درێتر هەتا مانگی 11 لە مانگی 11 تر 20 ئەنجا هەڵەقەن عەزیەتی زۆرە ئەمە شتێنی برێ ئامێرێکی بۆ دێکە ئەمە هەڵەقەندرێ ئیلا دەبێت بە خاکە نەسەڵێک زۆر هیلاکەتە دوای لە بازار ئەو پارەی ناکە بۆ شوێت و ئەم هەموو عەزیەت و کرێکار و شۆرینەوە هەموو شتێکی بۆ یەکەی شتێ نییە یعنی حکومە نە هاوکاریەک ناکە یعنی بە تایبەتی فەلاح یەک هاوکاری یەک فەلاحێ ناکە چیمایە گرانە ئاوەکەیە ئەگە کارەبا نەبێ مەشینە ئاوە زۆر مەترف لەسەرەکەوێ کارەبا هەر لەسەرتەکەوێ ئیشەکەی ئیشێ قورتە هەتا بڵێ ئێستا ئەمە دەبێت هەتا 23 ئەوە تەواوی تر چۆن تەواوەکەی دەبێت تەواوێکی تر لە بازار پارەیەکە کەمترەکە 200 تەکا 300 تەکا یان دەبێت لە عەردەکە بەجێ بێلی یان دەبێت هەڕێقانی چونکی لەبەرەوەی لە مانگی 3 بە دواوە جەو خۆشە بێ یەکسەر ئەڕێتەوە کە ڕواوە هەمنەوێ پووتە بێتەوە کە پووت بۆ مامە ترشاد نایە هیچ هەمیشە لە مانگی 3 ئیتر دەستەکەن بە لێدانی لە مانگی 3 دەستەکەن بە لێدانی ئاودان و تەقریبەی تا مانگی 11 لە مانگی 11 ئیتر دەست بە هەڵکردنیەکەن ئێستا لەم کاتەیە هەلێکی کاری زۆری ڕەخساندوو یعنی کولی نەفەرێک کە ئەم سێوەی هەیە بەلایەنی کەم حەو کرێکار هەشت کرێکار هەیە 10 کرێکاری هەیە ئیشێکی ڕاستە ئیشەکە ناخۆشە بەڵام ئەوە هەیە هەمووی ئەم گەنجانەی ئێرانە لەم کاتەیە هەلێکاری زۆر باشە بۆ ئەم گەنجانە لەم بێ وەزعی ئەمتر و لەم ڕۆژێ ئەمە ئێستا هەر کە ئەو کاتەی لێدەن تەقریبەی 2 دەنک 3 دەنکی تێەکەن 2 کەرتی تێەکەنەوەین ئیتر کە پێ ئەگا ئەمە بە بنج هەیە باشەوە هەیە خراپە و بەرەوەڵا بۆ بەرەکەتی زۆرە ینی تۆ کە 2 کەرت ئەەکەیتە ساڵێکەوانێ و لەو سەرەوەها بنج دەرەکە بە بنج هەڵێقەنی تو ئیتر ئەوها ئەیکەیتە پلاستیکەوانێ دوای ئەیکەینە گونی و دیسان ئەیبینەوە سەر زێ و لەسەر زێش ئەی شۆرینەوانێ وەڵی من ئەوەی بیست بێتم بەس بۆ ترشاتم بیستووە ئەلحەقی ئیتر نازانم بۆ شتی تر بەکاردیانە بەزەوەی بیستومە بۆ ترشیاتە ئێستا وەک باسیەکەن ئەگەر لە علۆ هەموو جارێکا خەبات دوانەی بن ئەڵەن ئەگەر بە تایبەت عەرەب بی بە بۆ خوارە بۆی بێ پارەی باشە کاگەر عەرەب بی ئەگەر عەرەبیش نییە ئەوە کەمترەکە نرخەکەی وڵا ساغە بێتەوە لەخوا بەزیاد بەعی بینی هەموو ساڵێکە کرێەوە نیە بڵێ هەموو ساڵێک لەخوا بەزیاد بێ باشە لە مانگی 23 دەست بە چاندن یەکەین دەست بە شێڵانی عەرزەکە یەکەین خۆشە یەکەین دوای خەتی لێدەین ئەمە چینە دوای هەر بە هەرەوەزی سێوەکە بە ڕۆژێ دوان لێدەین جا لە مانگی 25 مانگی 6 ئەم تێپ و قەترە و بۆڕشی بۆ داخین دەستەکەین بە ئاودان جا چیمایەکەین و هەیە زبڵێک هات و بەپێی ئینتیاجی خەڵکەکەی مەینی خەڵکەکەی چەند ساڵە خەڵک بە شێوازی گۆل ئێستا لەوەتی ئەم قەترشە لە منتیقی زیاتر پەرەوێدرێت خەڵکە بە شێوەی قەترە ئاوێدا یان هەیە بە خەڵک بە شێوەی مڕەشە ئاوی پێدا بەستا زۆر بکرێتی ئەم قەترەیە ئاسانترە مەسە عەزیەتی کەمترە خەڵک ئەگەوەی کارەبا بێ مەسە شەوی خاتە سەری تا بەیانی ئاوەکەی لەسەرە بێ کێشەی نیاوەخۆ بۆ شێوازی هەڵخەندنەکەی لە مانگی 20دا بۆ بەدواوە مانگی 11 بە تایبەتی بۆ 12 ڕوا دەست بە هەڵخەندنێکە هەتا کاتی لێدان هەڵەخەندرێتەوە جا شێواز بردنەکەی بۆ علوێ با ئەوە کرێتە عەلاگەوە بۆ مەغزەنیش خەڵکە کاتە گونیەوە و ئەیبا بۆ علو مەغزن وەڵای ئیشەکە زۆر ناڕەحەتە بەیانیان 20 بۆ 7 بۆ 7 لە ماڵ دەرەچین بۆ 7 دەگەینە سەر ئیشەکە تا 11 هەمووی ڕاتەوە بۆ ماخۆی نانەخوات چارەک بۆ یەک دێنەوە بۆم چەمە هەتا سەعات 2 لەم چەمێ بین سەعات 2 ئەچین بۆ دەمزەی شوێنەوە کە شۆریمانەوە ئەوەک بە پێی کرێکارەکە گاڵتە و شتی تیا لە دەمزێ هەریەشی بە باغ یەکتری تارکردن و وەڵایی بۆ گۆبتە بە زۆر باشە ینی هەلیکار لە دیەکانی کەشەوە خەڵک دێ لە شارەوە دێ لە نەحیاق زەلەرەوە هەر خەڵک دێ لەو دیانی سوادەوری گۆبتە بۆ خەڵک هەر دێ بۆیش ستا پیاوە لە هەیدەر بەگواتەوە هەریەکی لە دیەکە و بۆ هەموو عام هەلیکاری باش ڕستاندووە وەڵای ئیشەکە باشە چونکە هەرەوەزە و هەمووی بەیەکە و گاڵتە و گەپیتایە باشە تا ئیلاکەبی بڵێ هەموو شتێ بای خۆی لاکەبێ بەس باشە لەخوا بەزیاد بێ